هەرچەندە بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دانانی کامێرەکانی تۆمارکردنی تیژڕەوی خاڵ بۆ خاڵ ڕەت کرایەوە و گرێبەستەکە بە نایاسایی دانرا، بەڵام حیساب بۆ بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەکرا. بەشێک لە ئەندامانی ئەنجومەن دەڵێن ئەو کامێرانە بۆ گیرفانپڕکردنە پێویستە هەموو کەس بێتە دەنگ و ڕێگە بەکارکردنیان نەدرێت. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم بەڕێز مامۆستا کەریم یاداشتێکمان داوەتە ئەندامانی ئەنجومەن کە ڕێژەی یاسایی تەواو بکات، داوای میوانداری بە ڕێزان پارێزگاری سلێمانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیمان کردووە و داوای میوان پێشنیاری ئەومان کردووە میوانداری نوێنەری فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی بکرێت بە مەبەستی گفتوگوکردن لەگەڵ داواکاری گشتی لە ڕووی یاسایەکە بۆمان ڕوون کاتەوە و پارێزگاری بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی بزانین هۆکاری جێبەجێ نەکردنی بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چییە. لە کاتێکدا بە پێی یاساکە بۆی دیاری کراوە پێویستە هەر بڕیارێک بە پێی یاسا و ڕێنمایەکان پەسەند نەکرێت لە سنووری پارێزگای سلێمانی پێویستە بەڕێز پارێزگار جێبەجێ بکات، بەڵام تا ئێستا نە ڕوونکردنەوەیەکمان بینیوە نە هۆکارێکمان بینیوە کە بۆی جێبەجێ نەکرێت. پرسان لە ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتداران لە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستانە خەمیان بووەتە خەمی دۆزینەوەی ئیش بۆ کۆمپانیا، پارە بۆ کۆمپانیا، بەڵام ئەرکی هەموو لایەکمانە ڕۆڵمان هەبێت لە ڕەتکردنەوەی ئەم بابەتە، چونکە ئەم بابەتە بەڕاستی ئەگەر وای پێ بچێ بە دڵنیایەوە وا مالیەتی هەمومان نتوانین بە ئۆتۆمبیلەکانی خۆمان هاتوچۆ بکەین، چونکە ئەو ئامارەی سەرەتای تێستەگەر ڕایگەیان بەڕاستی ئامارێکی دەقیقیشە، هیچ پەردەپۆشکردنیەک نییە، چونکە ئەو بەڕێزەی کە ئەو ئامارەی ڕاگەیان چەندین ساڵە خۆتان ئاگادارن لە ڕاگەیاندنی هاتوچۆ سلێمانی کارەکە، ئامارەکانی بە وردی ئیشی کردووە، قسەکانی ئێستا ئەیانەوێ بە ئاقارێکی دیکە بوون. من بۆ خۆم 100% پشت بەستم بە ئامارەکانی و ئەو کامێرانە ئەوە وجودیانە و ئەوە مەبەستیانە و ئەوە مەهامیدانانیانە بوو ئەوەی گیرفانی هاوڵاتیانی پێ بەتاڵ بکرێت. پێشتر داواکاری گشتی سلێمانیش بە نووسراوی ژمارە 1135 لە بەرواری 2022 نایاساییبوونی ئەم کامێرانەی ڕاگەیاند. کۆمپانیاکە لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێم گرێبەستی هەیە و ئامادە نییە دەستبەرداری بێت. هاتوچۆی سلێمانیش دەڵێت ئێمە تەنها بڕیار جێبەجێ دەکەین. ئەوە پرسیار لەوانکە نا هیچ پەیوەندی بە ئێمەوە ئەوان پرسیار لەوانکە ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ وەکو ئەو کۆمپانیایە عەقدی کردووە لەگەڵ وەزارەتی ناوخۆیە و وەزارەتی ناوخۆی ئێمە معنین بەوە سەر وەزارەتی ناوخۆین و پابەندی ئەو ڕێنمایانی کە وەزارەتی ناوخۆ دیاری دەکات و بەپێی ئەو گرێبەستەی کە وەزارەتی ناوخۆ واژووی کردووە پرۆژەکە تەواو بوو ئێمە ژۆرمان گرتووە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت ئەوان کاری خۆیان کردووە، بەڵام بڕیارەکەیان بۆ هەر لایەنێک ناردووە وەڵامیان نەدراوەتەوە. ئێمە ئەوەی دەسەڵاتمان بۆ وەکو خۆی جێبەجێمان کردووە بۆ هەر لایەنێکی کە ناردوومانە تا ئێستا وەڵامەکانی خۆمان دەست نەکەوتووە. بڕیارە لە ڕۆژی دووشەمەی داهاتووە کامێرەکان بکەونە کار و سزا تۆمار دەکەن. پێشتریش هاتوچۆی سلێمانی ڕایگەیاند تەنها لە کاتی کارکردنی ئەزموونی یەک ڕۆژی کامێرەکاندا 385,000 سزای تۆمار کردووە کە پەرلەمانتارێک دەڵێت کۆی سزاکان دەکاتە 26 میلیارد دینار کە ئەگەر سزاکان هەژمار بکرانایە تەنیا لەو ڕۆژەدا کۆمپانیاکە 18 میلیارد دیناری لەسەر حیسابی گیرفانی هاوڵاتیان دەست دەکەوت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.